بینەرانی زووم ئەم کاتتان باش دیدار قەرەداخیم لە بەرنمەیەکی تایبەت تا ڕاستەوخۆ لە بنگردەوە لەگەڵتان ئابین. دیارە ماوەی هەفتەیەک زیاترە بۆ نزیکەی دەڕۆژ دەبێت دانیشتوانی چەند ناوچەیەکی جیاواز لە هەرێمی کوردستان لەبەر نەبوونی خزمەتگوزاری و خراپی دۆخی ژیانیان هەستاون بە داخستنی ڕێگای سەرەکی ناوچەکانیان لە ڕێگەی داخستنی ڕێگاوە لە ڕێگەی هەڵدانی خێمەی ناڕەزایەتیەوە ئەمان فشار لە حکومەت و دەسەڵات دەکەن بە ئامانجی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان. ئەمڕۆ دەڕۆژ بوو دانیشتوانی خەلەکان خێمەیان هەڵدا بوو ڕێگای سەرەکی دوکان ڕانیان بەڕووی شۆفێراندا داخست بوو، بەڵام بۆ پێیکە دەستگای میدیایی زووم وەکو یەکەمین دەستگای میدیایی کوردی لەگەڵ دانیشتوانی خەلەکانە بۆ پێیکە دەنگ و ڕەنگی خەڵکە لەوێ بەرنمەیەکی تایبەتمان لەگەڵدا ئامادەکردن و دوای چەند ڕۆژێک کاردانەوەی لێکەوتەوە و بەرپرسان و دەسەڵاتداران چوون بە دەمیانەوە و بەڵێنی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان پێدرا و هەر ئەم ڕۆژ ڕێگا سەرەکیەکە بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. هاتوینەتە بنگرد ڕاستە و خۆ دەمانەوێت بە ئامانجی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی ئێرەش دەنگ و ڕەنگی ناحەیەی بنگرد و ئەو پەنجا گوندەی سنووری ناحەیەکە بگەێنین با حکومەت و دەسەڵات بە ئامانجی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان. قسە دەکەین لەگەڵ میوانەکانم بەڕێزان محەممەد عەبدوڕەحمان بەڕێوەبەری ناحیەی بنگرد، بەڕێزان مامۆستا سۆکۆساری چالاکەوان، بەڕێز کاک محەممەد حسێن نوێنەری محەممەد قادر نوێنەری خۆپیشاندانانی ناحیەی بنگرد و کاک شوانی ئیسماعیل کەسایەتی دیاری ناوچەکە. سەرجەمتان بەخێر بن و کۆمەڵێک میوانی یاخود خەڵکی گوند و ناحیەکە لێرن کە هەمویان هاتوونەتە ئێرە دەیانەوێت لە نزیکەوە خۆیان لە ڕێگەی مایکی زوومەوە مایکەکە بگرن بەدەستیانە و ئەوەی لە دڵیانە بەم حکومەت و دەسەڵاتی بڵێن بە ئامانجی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان. لە کاک محەممەد دەست پێ دەکەم. کاک محەممەد ماوەی 4 ڕۆژە دانیشتوانی بنگرد وەکو بەڕێز داگاداری لێرن لە ژێرەم خێمەیەدا دەتانەوێت لە ڕێگەی داخستنی ڕێگاکانەوە فشار لە حکومەت و دەسەڵات بکەن. با لە نمونەی خەلەکانەوە دەست پێ بکەین. دوای 10 ڕۆژ اینجا حکومەت و دەسەڵات هاتنە سەر خەت ئەمڕۆ بەڵێنی چارەسەرکردنی کێشەکە بە خەڵکی خەلەکان و گوندەکانی دەوروبەری دراوە. ئێوە هیواتان هەیە کە ئێوە هێشتا چوار لە چوارەم ڕۆژی پرۆسەکەدان یاخود ئێوە ناحەکەتان چەپترە و نەخێریشیان بەم ڕێگەیە نیە و لێتان ناپرسنەوە. بەخێراتنی دەکەم بە خێراتنی هەموو ئامادەبوانە دەکەم کە لێرن دەستی ماندوونەبوونیان دەگوشم بۆ من هاوکار و پشتیوانێک بوون کاتێککە هاتوون کۆ دەبنەوە لێرە کۆبوونەوە دەکەن پارپشت و پشتیوانی منن لەبەرەوەی پێم وایە و داخوازی ئەوان هەیەە من لەوانەیە زیاتر لەوانم هەبێ داخوازیەکان ئەوان تا ئەندازەی ڕوون و دیاریکراو بووە هەروەکو لە سەرەتا خۆیان ڕاگەیان سەرپەرشتیارانی بەڕێز گوتیانەوە بۆ پاڵپشتی دانیشتوانی گوندی خەلەکان و کانی وتمان لێرەین کە یەک کێشە معاناتمان هەیە کەم و کوردەکانی ئێستامان و هاتنە سەر شەقامی ئێستامان بۆ دوو بابەتی سەرچیە ئەوش بریتێ لە بابەتی ڕێگاوبان و بابەتی کارەبا. دیارە وەک خۆتان ئاگادار و خۆشم دوێنێ لەوێ بوو کە لەگەڵ جەنابی قایمخام سەردانی ئەوێم کردووە بۆ ئەو مەوزوعە ئەوەی کە بە ئێمە گوتراوە بە ئێمە ڕاگەێنراوە خۆشبەختانە ڕەزامەندی لەسەر 2 پرۆژە درا بۆ دۆڵی خەلەکان سەبارەت بە تەواوکردنی دووسایدی 4 قورنە خەلەکان بەنسبەت بنگردیشەوە نۆژەنکردنەوەی ئەو شەقامە سەرچەی ئێمە هەر لە دەربەندەوە تاکو قەرەسرد لە مەفرەقی کوێرەکانیشەوە بە هەمان شێوە بۆ ناحی سوورداش. لێرەدا ئەوەی کە بە پێویستی دەزانم ئەو دوو داخوازی سەرچەی کە گردووان و خۆپیشاندەران هەیان بووخوازی خەلەکان لێرەش هەیە هەمان دوو داخوازی خەلەکان لێرەش هەبووە ئەوە خۆشیان دیارە دواتر دەکرێت نوێنەرانی بەڕێز قسە بکەن خۆشبەختانە و دوو گرفتە سەرچیا چارەسەر کرا و کۆتایی پێهاتووە هەر بۆیش و دانیشتوانی خەلەکان و کانی وتمان با بڵێن ڕێگایەکان کردەوە بەڵام لەگەڵ ئەوەدا من لێرەوە بەڵێ بەنسبەت ئێرەوە بەنسبەت ئێرەشەوە ناڵم هەمان شێوە چۆن لێەوە بڕیار لەسەر ئێرەشە درێ نابێت بەپرسانیش بێنە ببوورە تۆ پرسیارت کردووە من وەڵامت دەدەمەوە دەمێ ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوەی ئێمە وتم دوو داخوازی هاوبەش هەبوو لە بینی ئێرە و خەلەکان و کانی وتماندا ڕەزامەندیەکە لەسەر هەردوو داخوازی هەردوو ناحیەکە نیشاندراوە باشە
ئێمە ڕزامەندیمان پێ گوتراوە خۆشببختانە وەکوتم هەردوو داخوازیەکە جێبەجێ بووە ئەگەر چی لەوانەیە لە ئاستی تموحیمەدا نەبێ بە نسبەتنەوە لەوانەیە سەبارەت بە کارەباکە من داخوازی زیاترم هەبوو بێ دیارە هەر تاکێک لەم داخوازەکەی تۆ چی بۆ کاک محەممەد خەڵکەکەم پێشتر خەڵکەکەش پاڵپشتی بۆ خەڵکە پێشترێمە 6 ساعتێک کارەبامان هەبووە ئێستا پێدانی کارەبا بۆ تەواوی ناحیەکانی هەر پێنج ناحیەکانی قەزای دوکان کراوە بە 13 ساعت کە زیاد کراوە کە دەڵم تموحیمە زیاترە مەبەستمەوەیە من ئەوە بەڕەوا دەبینم هەر تاکێکی وڵاتە 24 ساعت کارەبای هەبێت ینی بڕیار درا لەوەی کە تەواو بکرێ بە سیانزە کات بەڵێ لەکەیەوە لەم شەوە ئەبێت ئەو سیانزە کات لە شەوی ڕابردووە جێبەجێ دوێنە سعاسی هاتوو ساعت 3:30 بابڕین بڕایەوە لەم ڕۆژەوە بەردەوام ئەو بەرنامەیە جێبەجێ دەبێ بەڵام دیارە بە پێی وەرز خۆتان و معلومی هەموو ئامادەبوانیشە ساڵانە لەگەڵ زیادبوونی سەرما زیادبوونی گەرما کارەبا ئاڵوگۆڕی بەرنامەی بەسەرڕادێ بەڵام گرنگەوەی مە دوێنێ پێداگریمان لەسەر ئەوە کرد باشە ئەگەر چ گرنتیە هەیە کە لە هەفتەی داهاتووە کارەباکۆک خۆی لێنێتەوە نا مەقسەمانە سەرەوە کردووە کارەبا وەک خۆی لێنایەتەوە لێرە بەدواوە کە بەرەو گۆڕانی کەش و هاوڕۆین دەبێت زیاد بێ ئەم قسەی ئێمە بۆ زستانە و 13 ساعتە کە بەرەو بەهار ڕۆن دیارە دەبێت زیاتر بکرێن نەکەمتر بکرێت باشە دەستخۆش کاک ئاسۆ بۆچی خەڵکی ئەم هەرێمە باباسی ناوچەیەکی دیاریکراو نەکەین پەنا باتە بەرداخستنی ڕێگا بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان ینی بۆچی ئەوە بە کلیلی کردنەوەی ئەو قوفڵە دانێن کە فشار بکەن لەو ڕێگە و لە دەسەڵات بەناوی خۆ سڵاو ڕێز بۆ هەموو مرۆڤ جوان و جامێرەکانی ئەم دەڤەرە و دەڤەری دۆڵی خەلەکان کە بەڕاستی ئەرکیان کێشا لە جیات هەر هەمومان طبعاً ئەو دووداخوازی ئەوان ڕەنگە کە کارەباکە پەیوەست بێوانەوە ڕێگاوبانەکە پێبەستە بە هەموو لایەکمانەوە وەکو کاک محەممەد فەرمووی طبعاً ئەوان لە ئێمە زیاتر پێویستیان لە ڕەنگە جەنابی هاتوچۆ بکە هەموو ڕۆژە بۆ دایرەکەی خۆی بەرحاڵ ئەسەف بە ئەو ڕۆژێک کە ئێمە خەریکە بەرویادی ڕاپەڕینی ساڵ 1970 دەچین کە خۆم وەک مێرمنداڵ لەگەوسا تیا بەشدار بووم ئەڵێم هیوادارم نەمانگەێنن بەوە جارش کە ڕاپەڕین کرا بەس زمانی عەربی گۆڕا بە کوردی هیوادارم نەمانگەێنن بەو قۆناغی ڕاپەڕینێ بکەین بۆ گۆڕانکاری ئەم دەسەڵاتەوە تا ئێستاش تا ئەم دەقێش ئەم گەلە لێبوردەیە لە بەرامبەر ئەم دەسەڵاتە بۆیە دەسەڵات بە خۆدا بچێتەوە من قەنەعەتم وایە ئەم جۆرە خۆپشاندانە یعنی پەیامێکی زۆر دۆستانەی ئەم دەسەڵاتەیە کە تکایان لێ دەکەن بە شێوەیەکی زۆر ئەخلاقیانە مەدەنیانە پیانەڵەن تکایە نامانەوێت ڕوبەڕووتان ببینەوە دەنا دەتوانین تکای ئێوە بە خۆتان دابچنەوە ومێ دەکەم بە خۆیان دابچنەوە ئەمە کاریگەریە بێت لەسەرەوەی کە دەسەڵات بە خۆیان بچێتەوە هیوادارم ئەوە پەیامەکە ڕوونی بنگرد و خەلەکان ئەم خەڵکە چکەم خەڵکە شۆڕژێڕی ئەم دەڤەرە زۆری ئەرک کێشاوە خەڵک وەختی خۆی بەچەک غیرەتی زیاتری لەوە هەیە کە خێوەتی هەڵدا و هەر بە مەدەنیەت ڕوبەڕووی بێتۆیان داوای مافەکانی کە گومانم لەوە نیە خاڵی دوم بۆ خەڵک ڕێگا دەگرێت بەداخەوە یعنی لە کاتێکدا ئەرکەکانی خۆیان جێبەجێ ناکەن یعنی لە وڵات لە نیشتیمانەکە ئێمە حکوومەتێک نییە یعنی حکومڕانیەک هەیە ینی دەسەڵاتداریەک هەیە کە ئەرکی ئەخلاقی یان ئینسانی ینی یاسایی خۆی جێبەجێ ناکەن تۆ پێ دوایە حکوومەت نییە دەسەڵات نەخێر حکوومەت نییە چونکە هیچ پێناسەیەک هەڵ ناگرێگەر ئێمە بەراوردی کارەکانیان و داهاتەکانیان بکەین ئاسڵەن ناچێتە هیچ پێناسەیەکی ئەخلاقی سیاسی یاساییەوە کە پێناسی بکەین بە حکوومەت ئەم دەسەڵاتەی کە هەیە بەڵام بەداخەوە وێڕایەوەی کە لە حکوومەتیش ناچێت دەرفەتیان هەیە هێشتا حکومڕانی بکەن بەڵام وەک پێویست ناکەن خەڵک بۆچی ڕێگا دەگرێت لە بەرەوەی ئەزانێ کاتێک لە ڕێ ئەم بە ڕێزانەوە کە داخوازەکانیان بەرزەکرێتەوە گومانم لەوە نیە کە پێیان وتوە ئەو دەرفەتەی کە باسیەکەی بۆ ئەو حکومڕانیە کە ئەمە دۆخەکەی هێشتا دەرفەتی حکومڕانیان هەیە بەڵێ یعنی ئەگەر وا بڕوا دەرفەتەمێنێ بە حکومڕانی مەحاڵە ئەگەر خەڵک بێتە سەرجادە ئێمە ڕۆژانە متابعی خەڵکەکەین لە هەموو سوۆشال میدیا خەڵک بە ئاشکرا یاڵا ئەو جامەکە لی ڕژاوە ئەزانی بۆ خەڵک ڕناپەڕێ چونکە هێشتا ئەم دەسەڵاتە بە کوڕی خۆیەزانێ دەستمان ناچێتە خوێنی یەکتری هێشتا میلەت دەستی ناچێت ئەوان دەستیان چۆتە قورجی ئێمە قوتی ئێمە وە ژیانی ئێمە بەڵام ئێمە دەستمان ناچێتە خوێنی ئەوان بە ئاشکرا ئەڵم خۆم ڕۆڵەیەکی مێرمنداڵێکی عجولی بەشداری ڕاپەڕین بووم بە جددی ینی ئەو هینم تێدایە کە ئێستا ڕوبەڕویانمەوە بەڵام وەکو پێمکەوە تێدێڵم باوەڕی خۆمەوە باوەڕی قەنەعەتم وای ئەم نیشتیمانێ خەڵکی ئەم نیشتیمانێ جەمە بەسم لە چێ خەڵک بە ناچاری ڕێگا دەگرێت چکە جوابی ناداتەوە لە ڕێگای نوێنەرە حکومیەکان و حیزبیەکانە بەداخەوە ینی قرار بۆتە قرارێکی مرکزی لە مرکزیت نەماوە لە ئیشا من خۆم لەگەڵ چەند سەکردەیەکە دانیشتم تومە تکایەتتان لێکەم یعنی بەتکا یعنی ئێوە سەر و سامانتان بۆ چییە بۆ خەڵک لە ژێرباڵی ئێوە ببێ بە سەرمایهدار خەڵک قسە بە ناشرین بە ئێوە بڵێ خەڵکێکی تری یعنی لەمابینی ئێمە و ئێوەدا یعنی بۆ بە لۆرد بەرحاڵ مەبەسم لە چییە
ئەوان پێم وتون کە دەتوانن دەرفەتیان هەیە هێشتا بتوانن ڕاستی کەنە ئەو هەڵانی خۆیان کە 34 دانە ساڵە لەسەر هەڵە بەردەوامن بەڕاستی جێی داخە کە حەق نەبوو ئێمەکو گوتم دەبوو ئێسامە یادی ڕاپەڕین کەینەوە لە سای ئەم دەسەڵاتەوە باشە یادێکی پرشکۆی ڕاپەڕینمان کرد دەبوو ئێستا ئەم دەڤەرە گەورەترین سەکۆی تێ دانرا باشە دەست خۆشکاگاس و باسی سەرکردە و دەسەڵاتدارانە کرد بۆ ئەوەی کە لە نزیکەوە بێنە بنگرد و بێنە ئێرە و لە نزیکەوە گوێ لە خەڵکی دەڤەری بنگرد و ئەو گوندانی دەوروبەری بگرن لە سەرکردە و لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان لەوەی کە پەیوەندیدارن بە دۆخی خزمەت گوزاری خەڵک لە سلێمانیەوە هەتا سنووری ئیداری ڕاپەڕین پیاە هاتین تکامان لێکردن کە بێنە بەرنامەکەەوە لە نزیکەوە لەگەڵ خەڵکەکەی خۆیانە قسە بکەن هیچ بەڕێوەبەرایەتیەک جگە لە بەڕێز بەڕێوەبەری ناحەی بنگرد نەبێ ئامادەیتیانە بووکە بێتە ئێرە زۆر ناومان لایە بەڵام ئەوە گرنگترەکە بچینە سەر پرسیارەکانی دیکە کاک محەممەد با کاکشوان ئافو کاکشوان وەکو کەسایەتێکی ناوچەکە بنگرد لە کەیەکەوە ناحەیەوە چەند گوندی هەیە وە چی پێویستە بۆی نەکراوە تا ئێستا سەرەتا زۆر بە خێر بن سەر و سەرچاو دەستی ماندووبوونتان دەگوشین بە خێر بن یاخوا وڵی پێم وایە بە بیری من نییە کە بنگرد ناحەیە بەڵام 57 گوند لە خۆی دەگرێت پێش 1970 پێم وایە وڵی تقریبان لەو هینانەیە تاریخەکەم بە دقیق لا نییە ئەوە لە برنەکەم بەڵێ حوت گوند لە خۆی دەگرێت بەڵێ ئەمە سنووری چەند دانیشتوانەکەی پێکەێنێ بە نزیکی تقریبان لە ڕووی 4000 دەنگ دەرمان هەیە دا بە کۆی گشتی نازان بزەبت چەند نفوسمان هەیە بە نفوس بەڵام وەکو دەنگدەر لە سەروی 4000 دەنگ دەرمانەوە هەیە زۆر باشە پێویستی بە چییە بنگرت ینی ئەبواە کە تۆ بیرت نایە بۆ بە ناحیە ئەبواە چی بۆ بکرا کە ئێستا نەکراوە وەڵی جا من پێم وایە وەکو سنوورەکە هەموو برادران و ڕسپیانیش دەزانن سنوورەکە پێم وان ناویان ناوە لانکەی شۆڕش پێم وایە لێرە سەری هەڵداوە هەتا هەردوو دەسەڵات هەم پارتیش و هەم برادرانی یەکێتیش لێرە پێم وایە سنوورێک بووە هەمووی تێدا بەخێو کراون تاک بەتاشی ئەم خەڵکە ئەزێت و ماندووبوونێکی زۆری بەوانەوە دیوە هەمووماندایان ناسین چۆن بوون لێرە پێڵاویان لە پێبوو پێڵاوەکانیان قایش بووە کە چون ئێستا سەحەبی فێرلان دەبواە کە هیچ نەکرا بە بۆ ئێرە دەبوو وەکو شتێک دیار بە زۆر زیاد لە پێویست بۆ ئێرە کرابە باشە جگە لە ڕێگاوبان بڵێ ئێمە بە ڕێگاوبانەکە هاتین من خۆم بینیومە هیوادارم هەتا چا نەکرێت کەس ڕێی نەکەوێتە بنگر بەڕاستی ینی بەو ڕێگە خراپە بەو هەموو لۆف و بەو هیچ هێمایەکی هاتو چۆشیتیانە جگە لە ڕێگاوبان داواکاری چیترتانە ینی بنگر لە چی کەمە داواکاریەکەمانە و مامۆستا محەممەد بەڕێز ئەنی لەسەر کرد کارەباکەمان وەکو کە تەماشاکەی دوێنێ شەو هەبوو سیاز دەکات ژمێر کارەبە بەڵێ پێشتر پێرە شەوێش هەبوو ئەنی پێشەوە بڕیارەش تۆزێک گنیان کردووە لە کاتێک کە خەریکە ینی ڕەپشی بە بڕیارەکەەوە نەبوو پێم وانە من وەکو خۆم وای دەبینم وەکو شخصی وەکو خۆم لەبەر چی کاتێک کە هەڵبژاردن دەکرێت کارەبای ناحیەکەی 24 کات ژمێر دەدەن کە هیچیان بە هاوڵاتیە بەلا ڕابردنی هاوڵاتیان بەرچاوی وان ئەوە پێم وایە هەموو تاچێک لەوانە ئاگان لێ کاتێک کە هیچیان بە خەڵکە 24 کاتژمێر کارەبا هەیە بۆ ئەو کاتانە هەیە خێران بە خەڵکەکەی بۆ نمونە کاتێک کە خەڵکەکە ئاماژە بەوە دەکا سپینە یا دوو یاسەی هەڵبژاردن لە ئارادایە ینی بۆ هەڵبژاردن هاتنە ئەم ناو ئیشیان بە ئێوە هەبێت قوربان هەموو تاکێکی خزمی دەبەرەکەمان ماڵ نێت تعدا دەکەم کەندان پەرلەمانێکی شخصی خۆمان نەبوو بێ و ناتێتە ماڵێن بڵێ ئەو کاتانە کە هیچمان پێێتی تعدا دەکەم وەکوێن هەموو برادران دەزانن کاتی هەڵبژارنەکان پێم وایە کارەبای سەر تا سەر هەیە ئێستا هاتوون لە ماوەی 4 ڕۆژ هاتوون بەدەمتانەوەی تاکە کەسێک نەبوو لەوانەیە کۆمەڵە خەڵکی خزمی خۆمانە بێت لە دوورە خۆی ئاشکرا نەکردی و گەڕابێتەوە باشە دەستخۆش کاک محەممەد قادر ئێمە لای بەڕێزەوە کوێنەری خۆی پیشاندەران دیارە بینیمان ئەمڕۆ ڕێگای خەلەکان کرایەوە ئێوە وەکو ئەوەی کە خۆتان گرفتان هەیە گرفتی خزمەت گوزاری و ڕێگاوبان لە پاڵ ئەوەدا ئێوە وەک هاوسۆزیەک وەک پاڵپشتێک بۆ خەڵکی خەلەکان و دەوروبەری ڕێگاکەتان گرت نەتان هێشت هیچ شۆفێرێک یاخۆت هیچ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر و گەورە بچووک بێرە داهاتوچۆ بکات ئەمڕۆ ڕێگای خەلەکان کرایەوە
ئێوە تۆ ینی پێ وایە بەڵێنەکان جێبەجێ کراوێ بەوەی کە ڕێگاکە کراوەتەوە یاخود ئەبواە هەتا ئەو بەڵێنەی کە لەوێ دراوە لێرەش نەدرێ ئەوە نەکرایە. کاکدار و کاتتان باش بەخێر بەسەر چاوان بە خێراتنی یەک بێشی ئەو خزایە برادرانە دەکەم کازیتێن کێشاو لە کوندەکانەوە هاتوون. ئەمە ڕاستی کە باسی بابەتی ئەو گربوونی و ئێرەکانت بۆکەم و کە بگەرم و باگراوندی مێژووی سنوورەکەمان تەمەەن دیارە ئەوەی کە لێرێ خەڵەکەی لەوانە 6 کیلومتری بڕی بێ هاتۆ بۆ ئێرەکانە کەس لە خۆشی خۆی نەهاتووە هەمووی لە ئازاری خۆیەوە هاتووە. ئێمە لە ڕۆژی دووشەمەوە دەستمان پێکردووە ڕاستە هاوسۆز بووین لەگەڵ برادرانمان لە خەلەکان بەس ئەوەی کە مامۆستا جەنابی فەرمووی دیارە ئاگدار نییە یا 20 زەبد ئەمە داواکاریەکەمە یەک نەبووە چکە ئێمە لەگەڵ سەرپەرشتیاری گربوونەوەکەی خەلەکان یامە لێرە کۆنتاکتێکمان هەبووە قسەمان هەیە ئەوڵگۆڕمان هەبووی لێرەکانی گوێ لێە ئەمە داواکاریمە ڕاستە داواکاریمان بەشێکێکە بەڵام داواکاری جیاوازمان هەیە داواکاریمە ئێشێک لە داواکاریەکانمان گەڕانەوەی نەحیەی بنگر بە کۆی گشتیدام و دەستگاکانی بۆ سەر ئیداری ڕاپەڕین بەڕاستی پێم وایە بێ خەدرێکی زۆر گەورە لە سنووری نەحیی بنگر کراوە لەبەر ئێمە کە سەیری کەین سنووری بنگر لەوانەیە زۆر جیاواز بێ لەگەڵ نەحیەکان و سنوورەکانی کە جوگرافیایکی ئەرزگار فراوانمان هەیە بەداخەوە ئەم پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەبایە هەر وڵاتێک باە هەر دەوڵەتێک با دەیتوانی مەسەر چۆندەڵی گەورەترین پرۆژەی خزمەتگوزاری لە منتیقی دروست بکات ئەمە خاوەنی زیاتر لە 700,000 دۆنم زەوی کشت و کاڵین منتیقەیەکی ئێجگا زۆری چۆنەڵی فراوانی لە وەرگامان هەیە چۆنەڵی کە سەخەریە پێم وایە حکوومەت دەیتوانی لێرەکانە پڕۆژەی گەورە بکات دەریاچێکی زۆر باشما هەیە لێرەکان سوودی بێنین بۆ مەسەرەی ماسی باشە باسی پرۆژەکانەکەین دواتر باسی ئەوەت کرد کە پێتان باشە لەسەر سنووری دوکان لەسەر ئیداری دوکان نەمێن و بچنە سەر ڕاپەڕین ئێوە تا چەند لەوە مەغدورن یاخود تا چەند حەقتان خوراوە سەر بە دوکان و سەر بە ئیداری ڕاپەڕین یاخود لەو بەینەدا سوتاون ئێوە ئەمە کاکدار ببوورە یەک گوشالی بیرم چۆکەهینی کەمەوانێ ئەمە زۆر نیگەرانی ڕاستی بەوەی گوێلەیە تەمە 4 ڕۆژ لەسەر جادەوە ساوین جەنابی قایمقام دێ لە دوکانەوە تەمەن لە دوێنێ و دووجا سەردانی خەلەکانی کردوەوە بوو ئەمە حەز دەکەین لە وڵاتێمەدا لە هەر شوێنە کە پرۆژێک پێویستی بجێ بەجێ دەکرێت گوێلەیە بەڵام دێت تەشریف دێنێ دەچێت بۆ خەلەکان باشە بەڵام ناتوانێت ئەزێت پێشە لێوە جارێک بێلێرەکانە کە 4 ڕۆژە وەک حەزی جەناب دەکەم خەڵکێ 6 کیلومتر ڕێگای بڕیوە هاتووە لێرە دانیشت و گوێلەیە بێ لەوێەوە ئیشیوی چێ لەوێ ڕۆژانە مەسەلە بانی دێ بۆ ساعت 12 دەوام دەکات باقی کاتەکانی کە گوێلەیە دەستە و ماڵەکەی خۆی استراحەت دەکات 4 شەو ڕۆژە ئەم خێمە پیرۆزەی کە هەڵمانداوە گوێلەیە بەردەوام شەو ڕۆژ خەڵگی دەمێنێتەوە ئەمە ناوتان ناو خێمە پیرۆز بەڵە خێمەی پیرۆز بەڵە پیرۆزە لەبەرەوەی کە پیرۆزە داوای داواکاریەکانمان لێ دەکەین خواستی خەڵک جێبەجێ بکرێت من ئە خێمەیەوە بڕیاریشمان داوە تەمەن ئەو خێمە بەردەم دەبێت تا ئەو کاتەی تەواوی داواکاریەکانمان جێبەجێ دەبێت ئەمە مامۆستا وەکو کە باسی کرد پێم وابێ ئێمە لێرە 2 ڕۆژ هاتووە سەردانی کردوونی هاتووە نێ و خۆپشاندانەکان لێرە سوپاسی دەکەین گوێلەیە باسی کردوتی پشتگیرتانم هاوکارتانم دەستخۆشی لێ دەکەین بەڵام گلەیی بێ لە مامۆستای کە دوێنێ چۆ بەشداری کۆنگڕۆژنامەوانەکەی کرد نەک مەسەلە لێ بێ بەس کە وەکو یاوەر لەگە قایمقام یا وەکومیوا هەشتێک کە چۆ لێرەکانە دەبوو بێ یان وێنەری ئێرەکانە بێ هاتنی قایمقام بۆ ئێرەکانە بەڕاستی دەبوون چووە بۆ خەڵەکان ئەمە داواکاری با مامۆستا جوابت باتەوە هەر بۆی بەسەریانەچێت مامۆستا ئەو گلەیی کە کاک محەممەد هەیەی بۆچی بەشداری کۆن چ ڕەبتێکی بێەوە هەیە جەنابە مدیر ناحیێری بەڕێوەبەری ناحیێری بۆچی دەست خۆش بێ دیارە من خۆیان ئاگادارن هەمویان لێرە ڕۆژی یەکەم لە ناویان بووم ڕۆژی دووەم لەلایەن تاکە ڕۆژێک کە نەهاتوم دوێنێ بووە دوێنە من دیارە شەوەکەی جەنابی قایمقام تەلەفۆنی بوو من کردووە بەرپرسی منە وتی پێم باشە بەیانی بێ بۆ قایمقامێت دیارە من ئیلتیزامی پێوە دەکەم چون بۆ لای قایمقامەکەی خۆم لەوێ بوون لەسەر هەندێ بابەت گفتوگۆ مناقەشەمان کردووە دواتر وتی چاوەڕێی کاکامەرانی مدیر ناحیەی خەلەکان دەکەم پێمان خۆشە بەیەکەوە دەستێن لەگەڵ کاک عادلی پۆلیس وێستین سەردانێکیان دەکەین پەیامێکمان پێ بووە قسان لەگەڵ دەکەم و دەگەڕێنەوە بۆ ئێرە مەگەر چوونی من نازانم من هەز ناکەم کاک محەممەد هیچ تاوانێکم کردبێ و نەش هاتم من بەنوێنەرایەتی خەڵکی ئێرە نەچوون بۆ ئەوێ من وەکو مدیری ناحیە هیچ باس کرا لەوێ تایبەت بێ بە دۆخێرە بنگر بەس ئەوە باسکرد ئەوان لەوێ گوتیان هەمان کێشەی هاو بەشمان هەیە ببوورە کاک محەممەدیان هەما دوو کێشەی دوو خاڵی هاو بەشمان هەیە مەسەلەی ڕێگاوبان و کارەبا هەرەوە باسکرا ئەوە باسکراوە
لە کۆنگرە ڕۆژنامە کێشە ئەگەرم لەان کرد بێ کاک سیروان ئاماژەی بەوەدا گوتی بەڵێ موافقە لەسەر هەردوو پرۆژه ڕێگاکە کراوە هەم نۆژەنکردنەوەی ڕێگای بنگرد و هەم ئەوەی خەلەکانیش تەواوکردنی دوو سایدەکە بابەتی کارەبایەکەش دیارە هەمومان هاوبەشیندەوەدا بەنسبەت ئەم ڕۆژەوە من دەمەوێت تەوزیحێک بۆ بەرەزانە بدەم دیارە من نەمبیست و هیچ بڵێنێکی دابێ بەڵام بەرنامەی ئێمە وابوو لە ڕاستیدا من خۆم پێم گوت ئەگەر بکرێ بە یەکەوە بچین ئەمڕۆ سەردانی ینی چۆن بەڵێن نەدرابێ بمبورە من بەرەوەی بێم بۆ ئێرە هەر لێرە و پەیوەندیان پێوە کردم گوتیان قرارەوە بۆ کاکسیروان بێ ئێمە خەڵکمان ئاگادار کردووە کە کاکسیروان بێ بۆ ئێرە ئەمڕۆ وتم وڵی من باشەکە لەگەڵ تا باسن نەکرد تۆ قایمقامی بەڕێز کاکسیروان قایمقامی ئێرەش ینی باباتە بۆ ئێستا بۆ تەواو دەکەم دیارم بە قراری هەردووکمان وابوو بەڵام بەبێ ئەوەی بە کەس بڵێن مەبەستم دەمێت تەوزیح لەسەر ئەوە بدەم بەرنامەما وابوو کە بێن بۆ ئێرە سەعادیەک تەلەفۆنی بۆ کردم وتی من بەداخەوە ناتوانم التزامێکم بۆ دروست بووە وتم وڵای ئەگەر بکرێ پێم باشە بێ وتی ناوەڵا من لەبەرەوە ناتوانم سڵاوی منیان پێ بگەێنە من لە سلێمانیەوە لەلاان و سنگەی کاقوبادەوە داوا کراوم هەر حساب گەڕێمەوە بۆ سلێمانی دیارەوە من قسەی خۆەتی کە من دەیگەێنم بە ئێرە بمبورە بەڵام بەنسبەت ئەوەی کە گلەیەکەی کاک محەممەد من نازانم من لە زیاتی کەس نەچوم بووێ مدیری ناحەیەکم التزام بە قایمقامەکەی خۆمەوە کردو گەشتەوە کاک محەممەد بەڕێز کاکسیروان قایمقامی دوکان سڵاوی بۆ بە مامەسا سڵاوی بۆ ناردوون ئەوەی ئەمیش چووە وەکو ڕوونە بۆ ئەوە بۆ کە داواکاری ئێوە بگەێنێ چیترە ما بۆ تەواویکی فەرمو بەڵێ ئەمن یەک شتێک لێرە نامەوێ مەسەر چۆن دەڵی ئیدی پرسیار و وەڵام ئەمە بێکەوە بکەین ئەمە لەگە ڕێستمدا بۆ جەنابی مامەسا بەڵام پرسیارەکە ئەوەی لێردا چێ دەزانی وێتی لە خەلەکان کە پرسیار داواکاریمە تەنانەت مەسەر کارەبا و چاکردنی زیادەکەیە چێ بە مامەسای گوتووە لێرە مەسەلا ئەوە داواکاریەکانی ئمە بە خاڵ نووسراوە باش مەبەستم ئایا کە لێرەکانە داواکاریمان نووسیوە چێ داوێتی بە قایمقام چۆن قایمقام بەناوی بنگردەوە قسە دەکانی و نەرمان لێوێ نەبووە کەسمان لێوێ نەبووە چۆن ڕێگا بە خۆی دەدا چۆن دەڵێت تۆ چۆن دەڵێ هەوای بێ ئەوەی ئاگەل لە بابەتەکە بێ مەسەر قسە دەکەی لەسەر ئەوەی کە داواکاری بنگرد لەگەڵ خەلەکان یەک داواکارێک ئەمە گوتومانە بەڵێ ئەمە نەمان کردەوە پشگیری خەلەکان ڕاستەخۆ چۆن دەڵێ بتەنە داواکاریوانە تومانە هاوسۆزین لەگەڵیان لە هەر شوێنێک خەڵک دێتە سەر جادا داواکاری ڕەوا بەڕاستی ئێمە بەڵێ هاوسۆزین لەگەڵیان بەڵامش داواکاریمان هەیە ئەمە سنوورێکی جوگرافی فراوانمان هەیە بڕوات بە زۆربەی گوندەکان لەوانە پێویستی بە پرۆژە بێ پێویستی بە کۆمەڵەشت بێ بەڵام بۆردەکاریەکان نەگەڕاوینەوە تەنانەت ئەوەی کەمە لێرەکانە پیشمان پێ بەسووە کۆمەڵک شتی استراتیزی و سەرچیا دەنامە بینە سەر مەعانات لە سنووری نەحیە بنگرد ڕاستە 57 گوندا بەڵام پێم وایە زیاتر لە 30 گوندە ئاوەدانە هەر یەک گوندە هەر گوندە یەک بەمانای کەلیمە توێن بڵێ ئاوەدانە گوندەکان یاخود بەس تەنانەت دەتوانین بڵێ ئاوەدانە بڕوا دەکەی لەوانەیە گوندمان هەیە مەسەلە ساڵی 2 ساڵە کارەبای بۆ هاتووە تخوا تۆ تەماشا دە حەسری ئەمڕۆ 2025 حەزارەت و پێشکەوتنی دنیا ئەمڕۆ چۆن لێگەیوە تەقیمە و لوتکەدایە باشە دەکرێتەوە لە 2023 کارەبات بۆ بێ لە 2022 کارەبات بۆ بێ دەکرێت گوندێک بەڵێ کاگیدار دەکرێت گوندێک مەسەلە لە حاڵاتی ئێستادا ئەمڕۆ دوێنە ئاوی هەبوو بێ ناکرێت بەڕاستی گوێ لێە ئێمە یەکشت دەڵێم بەری مەرگا سنوورێکی جوگرافیای فراوانی هەیە لەگەڵ ئەوەیدا شوێنێکی مێژوویە ئەمە بگەڕێنەوە بۆ مێژووی هەزاران ساڵ لە سەردەمی ئیسلامیەکان لە سەردەمی ساسانیەکان قەڵامان هەیە ژیان هەبووی لێرەکانی گوێ لێە ئەو منتیقا شوێنێکی زۆر گرینگە پێم وایە لە هەموو سەردەمەکاندا ئیتیمامی پێدراوە گوێ لێە کاتێک قەڵایەک هەر شۆڕشێک لە شوێنێک کە دوور دەکرێت استراتیژی سنوورەکەی بەڕاستی لە بەرچاو دەگرێوانە بەڵام بەداخەوە ئەوان سەرکردایەتەکانیان لەبەری مەرگا لە سنووری مەرگا لە دەڤەری مەرگە پەروەردەکران گوێ لێە لێرە خۆیان گرتەوە خوان دروست کردەوە گوێ لێە خراپەڕینیان کرد ئێمە کردمان ئەوان ناکرد بڕوا بێ سەدا پێنجی شۆڕش پێشمەرگە دابەزی گوێ لێە ئەو خەڵکە بەژمەینەتی کە ئێستا لێرە کۆبتەوە کە مافقراوە کە حەق خوراوە هاتە سەر جاڵەکان ڕژا ئەوان بەڕاستی خوبشاندانیان کرد ئەوان چۆن دەڵێ ڕژێمی بەحسیان لە ناو بەر ئەوەی ئەمە کە کردمان چۆن دەڵێ بین لێرەوە سەدان هەزار خەڵک لە وڵاتە خوێنی ڕژوێ لێە بۆیە کەمە بتوانین چۆن دەڵێ خوێنی ئەو خەڵکە بە فیڕۆنە ڕۆی دەست خۆش کاک محەممەدی مۆلات سپاس با خەڵکی گوند و ناحیەکەش خۆیان قسەمان بۆ بکەن وەکو بە تەمەنێکی ناحیەکە چیت هەیە بێڵی فەرمانەکانی کاک محەممەدیوان پشگیریان دەکەین لەگەڵیانی پشگیریانەکەی مایکەکەم لێ بگرە چی بۆ ناحیەکەتان پێویستە بکرێ هەموو شتێک بەس نزیکی کەرەوە عفو مایکەکە هەموو شتێک پێویستە ئەو جەماعەتی دەکەین ئێمە ئێوە پشگیریەکەن ئەرێوەڵا هەموو شتێک پێویستە جادە بە سەرما و بە گەرما لێرن ئێوە یعنی بەم جەوەی کە هەموو دەمێ لێری باشە شەو بیۆنیەوە شەو بێگار پیان بابچین هەموو دی هەرێوەڵا باشە دۆخی گوندەکانی ئێرە چۆنە
والله باش نییە کارەبا نەبێ باش نییە چ گوندێ چ شار کارەبا نەبێ باش چییە کارەباکەتان باشە یاخرا وەڵا باش نییە کارەبا کووە بۆیلەرەکە گەرمەکە وەرە بۆی لەری چی ماتۆڕڵ دەکە ماتۆڕەکەش دەکوژێتەوە بۆی لەری چی کاگە باش قوربان باشە دەستۆل بێ بۆ بەڕێزەی تەنیشتە ئێوە داواکاریتان چیە لە دەسەڵات واللهی داواکاریمان ئەوەی ئێمە مایکەکە نزیکێتەوە ببوورە منتیقەی بەری مەرگە بەڕاستی پشتگوێ خراوە لە زۆر شتەکان لێبان باسیگە وەکو بەڵێ وەکو زادە و ڕێگابانەکەمان زۆر خراپە هەموو گوندەکان پێویستیان بە بیر هەیە ئاوی خواردنەوەمان هەر نییە خاستن ئێستا ئەمە لە گوندی خۆشاوین ئاوێک دەخۆینەوە دکتۆر بێ فەحسی بکە دەڵێ بەدە ڕۆژ توش سەرتان دەبن ئاوەکە هیچ بیرە نەوەڵڵا کانیەکە بەس قڕاو دێ بۆ ناودێکە ئەوە سەد جارمان پێشنیار کرد جادەمان هەیە جادە و ڕێگاوبانەکەمان ئەوە هەموو خەڵکی بەرمێرگەی دەزانێ ئەگەر تاسە و قۆڵی وای تێدا باوەڕتە ساری سەدناویتە بەخرا دێتەوە دەرێ نەک بڵم دیفاع لە گوندەکەی خۆم دەکەم دیفاع هەموو بەری مەرگەمە هەمووە هەموو دواکە هەموو گوندەکان وە هەموو گوندەکەمان دواکەوتوین زۆر بەمانە بنکەی تەندروستی بنکەی تەندروستیمانمە زۆر لە کەناڵەکانجی زۆر جاریکە بەعسم کردووە بنکەیشی تەندروستی لێرە هەیە باوەڕتە بێ دەچی سەردانی دکتۆر دەکەی یەک پارچە ئەپیلەکردنی بداتێ بەیانەکەی سعات هەش دێ گلەیم داوا نییە لە کارمەندەکە ئەوەندە سەڵاتان هەیە بەڵام دەرمانی گەتیدانێ بە دکتۆر چ بکە لەوێکە دەرمانی بۆ کوێ چن ئەگەر بۆ نمونە حەپێکتان بوێ یاخۆت بۆ تەداویەکە یاخۆت بۆ خۆم ئێستا من دەستبڕینێکە نەخۆشی درێژخانم لەگەڵا هەموو سەر هەفتە و جمعانەیە بچم لە ڕانەی حەپ و علاج خۆم بکڕم ئەستا ڕانێ و ئارەوەڵ بە زۆری ینی هەموو خەڵکەکەن هەموو خەڵکەمەوەە ڕێو ڕێبازمان ئەم جادەیە ڕۆژێ ئەخەڵکی ئەم بەری مەرگێ ئەگە دوو جار دەبێت ئیلا ڕۆژێ زارێک بسێ بۆ ڕانی ئیشەکەمان وایە چەندێکە کاتەکەی بە چەندێکە گەیتە وڵای نزیکەی لە سەعاتی شتێکم ئەمە هەم خەرجی زیاتر لەسەر چۆن هەموو زەلامێک نەفرێک کولی ڕۆژێ بە هەمویان قسە بکەن ئەگەر ڕۆژێ بای 20,000 بنزین لە سارێ خۆی نەکرد باگلەی بکەن باشە ڕۆژە بای 20,000 من بنزین دەوێ هەموو خەڵکی بەری مەرگی باشە ئەوەش مەسرەفێکی زۆر لە سەرمان دەستەکانە خۆش بێ وەکو کەسێکی بەتەمەنی ناوچەکە داواتان چیە لە حکوومەت بۆچی نیان بەدەنگتانەوە ماوەی 4 ڕۆژە لێرەن کی هاتووە ینی لاتان لێ بکات ماکەکە نزیکێتەوە بوو کەس ناتوو لە مامۆستا محەممەدی کە بەڕێوبەری ناحەکەمانە ئەو سەردانی سەڵاتی هەیە کەس ناتوە ڕێگا کەشمان هەتا بڵێ ڕێگاکەمان خراپە ڕێگای قەڵازیۆ ڕانێ بە زۆری بەسەر ئێرەدایە خەڵک هات سۆرەکە بۆ سلێمانی بەس بێرەدایە ئێوە بۆ سلێمانی خۆتان لە کۆڕۆن ئاوایە ئێمە لە دوکانەوە دەڕۆین ڕێگاکەمان خراپە جادەکەمان نێکارەبامان زۆر خراپە چەند ساڵە داوای دایرێکی عریق دەکەین کە هەموو ساڵانە دەغڵ و فەلاحەتی خەڵکی دەچوتێ بە خەڵکە بخوان بەدەستی خوان دەکوژێنەوە داوای دایرێکی عریق دەکەین بنکە ئاگرکوژێنەوەمان نییە با لە ڕاتگرم مامۆسا ئەو داواکاریان زۆر ڕەوایە بنکە ئاگرکوژێنەوە دەغڵدانێکی زۆن لێرەپاسی بەڕێز دەکەمەگەوا دەرفەتم بدەیت بۆ شتەکان باش دوای دەرفەت وەڵام دەدەمەوە مەبەستم سەرەتا دەمێ باسی ئەو بەرەزە بکەم کە لە خۆشاوە قسە دەکات بەلامەوە سەیرە باس لە ئاوی خواردنەوە دەکات من 6 ساڵە لێرم تەحەدا دەکەم یەک کەسی ئەو خۆشاوە هات بێ داوای کێشەی ئاوی لەگەڵ من باس کرد بێ مختارەکەشیان ئەوە تا لێرەدانیشتۆ بەرامبەرمە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان نووسراوێشی بۆ من هێنابێ بڵێ من گرفتی ئاوم هەیە من قبولمە باشە کامە مختارەکە بۆ کێشەی ئەوتان هەیە ئەو گوندەکەمان بڵین سۆندە و شتەکە بەڵانی من ناتوینە لای مامۆستا محەممەدی ناتوینە لای مامۆستا محەممەدی بەڵام کێشەی ئاوەکەمان بە بۆڕی هاتووە بۆڕیەکان خاوێن نییە خاوێن نیە ژەنگاوی دەبێ و بۆ داواکارەکان وڵای داواکاریمان نەکردو لە مامۆستا محەممەدی وڵای داواکاریەکەمان چییە بەڕێزیان لێرێ داواکاری هاوڵاتیانی پێگاوە پێ دەڵم وەک خۆم داواکاریمان نەکردووە بەڵام ئێستا بینێکە هەر ئاوەکەمان یەکزار بێعەد بووە ئەوە دەنا پێشدا تۆزێک باشتر بوو بەڵام ئێستا ئەوزەکەشمان چیە خۆنەوە ئەو خەڵکی وڵا هەروەی دەخۆین و هیچ شوێنیکەمان نییە ئەی تووشی نەخۆشی نەبوو بەرە وڵات تووشی بیچار نەبوو کاکە بەڵانی مەسەردانی مامۆستا محەممەدیمان نەکردو بڵین کاکە ئاوەکەمان ئەوە بۆ هین کرد بەڵام سۆندەکەمان خراببوون مامۆستا داواکاریەکان ڕەوایانی نەزانی ئێستا زانیت ینی ئێستا زانیم با بەیانی بێ تەڵەب بکات مختارە ئەرشی ئێمە وایە بەرز خەرداخی ئێمە نوێنەری خەڵچین لە لای حکوومەت نوێنەری حکوومەتیشین لە ناو خەڵکدا ئێمە وەسیتین لە بەیندا ئێمە کاری ئێمە کارێکی ئیداریە خۆ دەزانیت تۆ منداڵەکەی خۆ لە ماڵەوە
ئەگەر شیری نەمێنێت کە پێت نەڵێ بەدایشی نەڵێت تۆ لەبییر بزانانی شیری ماوەیاننا من بەڕاستی تەعاملی ئێمە ئاوایە ڕاستە داواکاری هەبووە هەموو شتێنانە بە ئێمە جێ دەکرێت بەڵام مەبەستم ئەوەیە ئێمە تۆمەتبار نەکرین بە شتێک کە داوا نەکرابێ باس نەکرابێ فەرمو لەو دەقەوە من چاوەڕێ دەکەم ئەمڕۆ پێنجشەمەیە با ڕۆژی یەکشەمە بێ داخوازێک بێنێ تەڵە بێ بکاوە مدیریش ئاویش بەرامبەرم دانیشتووە ئەگەر گرفتەکەیمان بۆ چارەسەر نەکرد حەقی لێ هەیە ئەمە لای جەنابیشی ئەفم کە تخوا کاک سەلیماغا بمبورە یەک تێبینیم لەسەر ئەو قسەی هەر هەمان بەڕێزی خۆشاوی کاک خالیت کاک خالیجان ئێمە تەمەنا دەکەم بۆ هەموو بەڕێزانە یعنی مبالغە لە شتدا نەکەین بنمونە ئێستاوە تۆمار دەکرێت ئەو بەرنمەیەش ماوە دەڵێ 100 جار چوین بۆ لای بۆ ئاو ئەوە مختارەکەتە وەڵامی دایەوە من هیچ ناڵێم بەڵام ئەفمکە ببوورە تخوا باستە دەرمانی خەسەخانە دەکەیت ئێستان بەبەر چاوی تۆ کامیرە با بگوازرێتەوە دەزانم مەبەستمەوە نییە هەر ئەلێرەوە کامێرەکە بە دوامانەوە بێ دەچمە ناو مەڵبەندی تەندروستی ئەگەر دەرمانی تێدا نەبوو من استخارە ڕۆزی پێکەمەدەم هەر ئێستا دەڕۆم بەجێ دێڵم دەرمانی پێویستی تایە ئەفم کە بەڕێز ببوورە باشە دەرمانی پێویستەیە لە ئەفم کە بەڕێز ببوورە یەک دقە با بۆ تەواوکە با بۆ تەواوکەم کاکەم باشە دەرمانی پێویستان هەیە دەرمانی پێویست مامۆستا ئەمە چەند ساڵە لێرە ڕۆژێک لە ڕۆژان چۆتە خەستەخانەی بزانە چی تێدایەت ڕۆژێک لە ڕۆژان چۆتە خۆشای بزانە چی پێویستە ئاخر چۆن دەزانی ڕۆژێک لە ڕۆژان بە خەڵکت گوتووە کارەبانێ مەخدورن ڕۆژێک لە ڕۆژان پێت گوتووە جاتەکە ئەوایە چەندانە ساڵە لێرە یەک ئیشت دیدەوە بڵێ کردومە ئەمە دەڵم دەستەکانت خۆش باشە زۆر باشە دەست ئەو پەڕی ئەحدامیش دەکرێت دەستت خۆش بێ بۆ هیچ شێوێکیش ئەوە خۆمە پێت ڕازینیم چێش پێ ڕازینە دەر بکە ئەوە گرفت چەمان لەسەر ئەوە نیە دەرمانی پێویستەیە لە بنکە تەندروستەکە بۆ یەک پێ بگەین یەک دقە کاکە دەرمانی پێویست چییە دەرمانی پێویست لەوانەیە ئێستا بچێ ناو خەستەخانەکانی هەولێر و شتێمانش لە 100 دەرمانی پێویست نەبێ بەڵام ببورن بەڕێز خوا با بابەتەکە ڕوون بێت ئەو بەڕێزە دەڵێ من نەخۆشی درێژخایەنم هەیە بەس مامۆستا داوایەکی زۆر ڕەوایە لە بەروی خزمەتگوزاری تەندروستی یعنی تەوزیحت پێ دەدەم بمبورە خاڵی یەکەمە لە 100 ڕەوایە ئێمە ئەو مەڵبەندی تەندروستی کە هەمانە بەڕێوەبەری هەیە وانە با بەڕێوەبەری تەندروستیەکە بڵێ ڕۆژێک لە ڕۆژان من چووم داوام لە بەڕێوەبەری ناحیە کردووە من دەرمانم نەبووە بەدەنگمەوە نەهات بێت باشە دیارە هەر فەرمانگەیەک بەڕێوەبەری خۆی هەیە من کە ڕئیسی وحدەی داریم سەرپەرشتیان دەکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بەرپرسی ئەو مەڵبەندی تەندروستیە هاتووە بڵێ من مشکلەی دەرمانم هەیە و لەگەڵی نەچووبم بۆ بەڕێوەبەراتی گشتەکەی حەقی خۆیەتی ئەمە یەک دوو مەبەستم یەک شتە کە خالی دەڵێ من نەخۆشی درێژخانم هەیە دەبێ بچم لە ڕانیە عیلاج وەربگرم بە بەڕێز کا خالی دوو بە هەموو بەڕێزەکانی دەڵێم من خۆم نەخۆشی درێژخانم هەیە زەرعی گورچی لەم هەیە هەموو مانژەیەسم لە سلێمانی وەریدەگرم لەبەرەوەی لە ناحیەکان نەخۆشی درێژخایان بیتاقەی نییە هەویەی نییە هەوێی نەخۆشی درێژخایان لە مستەشفاەکاندا دەکرێت ئێمە لە ناحیەدا نیمانە لە قەزاکان هەمانە ئەو بەڕێزش هەویەکەی لەوەیە بۆی نێ بچێت لە شوێنشکە وەری بگرێ هەرەوە چۆن من بۆم هەیە لە سلێمانی وەری بگرم ناتوانم لە دەستەکانە خۆش مامەسا وەکو بەڕێوەبەری ئاوی ناحیەکە سپاس داواکاری ئەو خەڵکە نەبوونی ئاوی خواردنەوە بە تایبەتی گوندەکان چیتان کردووە بۆ خەڵکی ناوچەکە ئێمە وەکو فەرمانگەی ئاوی بنگرد 5 ساڵە دەست بەکار بووم لێرە بەس ببوورە مایکەکە نزیکێت لەو ماوەیدا بە بەردەوامی کار و چالاشیمان هەبووە پرۆژەمان هەبووە زۆرترین کار و چالاشیمان هەبووە چەندین پرۆژەمان کردو لە ماوەی ئەو 5 ساڵێدا بەبەر چاوی خەڵکیشەوە پرۆژەکانمان هەموو دیارە باش ئاگاداری دۆخی ئاوی ئەو گوندەی کە بەڕێز داواکاریان نەبوو تا ئاسە نهاتون و فەرمان باشە لیژ نەتان نیە سەردانی گوندەکان بکەن ینی هەرە بێ خەڵک داواکاریە بێت بەڵە دەبێت خەڵکەکە داواکاریەکەمان بۆ بێنێ ئێمەش بەدەچوونی بۆ دەکەین باشە ئەو گوندانەی کە لە سنوورەکەدا هەن ینی ئامارتان لا نیە چەندیان کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە چەندیان بیر و کانیان هەیە بەتاکیت هەمانە بەڵام ئێستا وەکو خۆشە و کانی هەبوو و داواکاریان نەبووە بڵند کێشەمان هەیە لە ئاوی خواردنەوەدا دەنا چەندین گوندیکەمان هەبووە کێشان هەبوو داواکاریان هەبوو بۆ ماجێبەجێکردن پرۆژەی تاوامان بۆ کردوون بۆ نمونە سێوکان قەرەتەپە و دێلیژە بەردەشانی خوار و پرۆژەی تاوامان بۆ کردوون و هیچ مشکلێکیان نەماوە لە ڕووی بیرسووتان و پرۆژەی گوندەکانەوە بۆ نمونە بیری دەسووتێت لە ماوەی کورت 2 ڕۆژ
زیاتری پێ نەچوو 3 ڕۆژ بۆمان چاکردونەوە و خەڵکەکەش هەمووی بۆ خۆی شاهید و بە شایەتی ئەومان بۆ بدە باشن ئاوی ناو ناحیەکەی گرفتێکی نیە هیچ گرفتێکی نیە و بێ مشکل باشە دەستەکان خۆش بێ وەکو گەنجانی ئەم سنوورە گەنجەکان بە چیەوە خەریکن وە سەرخاڵی چین وە چیتان بۆ کراوە لە وەرزشەوە بیگرە لە یاریگای تۆپی پێوە لە قوتابخانەوە لە زانکۆ و پەیمانگاوە لە هەمووی ساز بەخێر بێن دەستخۆشتان لێ دەکەم بەخێراتنی هەموو ئەو خەڵکە ماندوونە ناسە دەکەم کەوا بۆ ماوەی 4 ڕۆژە بە شەو ڕۆژ لێرە لە بن ئەو خێمەی بەڕاستی خێمەی شەرەفە خێمەیەکە کەوا داوای هەموو مافڕەواکانی هەموو تاک بە تاکی ئەو دەڤەری تێدایە بەڵێ ئەمەش شانبەشانی ڕیسپیەکانمان پیاماقوڵەکانمان گەنجان بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم دەوری سەرچیان هەبوو لێرە دەوری سەرچیان هەبوو لە خۆپیشاندانەکەیدا ئەمە هاوسۆزی خدران و خەلەکان بووین بەڵام بەنسبەت گەنجانەوە کەوا بڵێ هیچمان بۆ کراوە پیاماقوڵەکانمان هیچیان بۆ کراوە باو باپیرانمان هیچیان بۆ کراوە تا گەنجی چی بۆ بکرێ نەوەڵا بەرە هیچمان بۆ نەکراوە بە هەموو ناحیەکەی هەموو ناحیەی بنگرد بە هەموو ناحیەکە و هەموو 50 گوندەکەی کەوا لە سەرەتی یەک ئامادەیمان هەیە ئامادەیەکەش خۆم بیرمە لە بنەڕەتی بووم یەکەم جار کە کرمانەوە ئێمە چوارمان کردەوە بوو بە 5 بوو بە 6 یەکەم جار ئامادەی کراوەتەوە ئێستا بەس ئامادەیە ئامادەیەکەش ئامادەیەکی تێدا بە هەر هەموو 50 گوندەکەی باشە گوندەکانیانەوە بۆ ئێرە خوێن هەمووی هەر هەمووی بەڵێ بەنسبەت پرۆژەیەکە چی بوومان کرابێ وڵا هیچمان بۆ نەکراوە بەچیەوە خەریکن گەنجەکانی وڵا بەچیەوە خەریکن کاسبی نیە کاسبیش بکەی هەنی نە کاسبی هەیە من وەک خۆم فەرمان بەرم بەڵام موچەکەش نیە بەڵام بە تەواوی گەنجەکان 95 باشە بێکاری تا چەند وای لە گەنجانی ئەم ناوچەیە کردەوە کۆچ بۆ ئەوروپا هەر ئێستا گوندەکەی خۆم بەردەشان یەک ڕەفیقی خۆمی تێدا نەماوە هەمووی ڕۆشتووە بڕوا بکە ینی لە ماڵە وەرزم نازانم چی بکەم ینی بەداخەوە ماڵم قوربانی هەبووە لە دەریای ئیجە و دەریاکانی دیکە ئارە وەڵا بە سەدان ڕاپەڕیم بیتوێن پشدەر بەری مەرگە پشکی شێری بەرکەوتووە لە ڕۆشنە دەرەوەی خاریز لەبەر بێکاری باشە لەبەر بێکاری بەنسبەت عەفو بێمە سەر و خاڵەش بەنسبەت دایری ئاو با کێشەکە لە سەر دایری ئاودا ئەوە نەکەین دایری ئەو پێم وایە لەوەتەی کاکسابیر نەڵم ڕوبەڕۆم بەتەحبیوانە تا عادێک کێشەکان چارەسەر بەویش بۆ ئازادی خۆی دەژێرمەوە ڕاستی زەلامیشی کۆڵ لە دەرە بڕۆوەرە ئەوانە ئەوەی خۆشاویژەوەی شەڵا چارەسەر دەبێت بەڵام بەنسبەت کارەبامان زۆر خراپە جادەوبانمان خراپە ماوەسا محەممەد من پرسیاری لێ دەکەم عەفو لە ڕێمایکی جەنابتانەوە مامۆسا بۆ خۆی کە قایم کاکسیروان لەوێ نامێنێ ئاگام لێیە بە مانگ لەجێ ئەو تەخویل بۆ لەجێ کاکسیروان دانیشتووە باشە خێرە قەزای دوکان کە بە تۆ بە ناحی بنگرد و بە ناحی خدران و خەلەکان و پیرەمەگرونەوە قەزای بەوانەوە قەزای بەڕاستی کە تۆ بەوانەوە قەزای معنای هەیە تۆ بخۆت 24 ساعت کارەباتە بە گوندەکەت 5 ساعت کارەبای هەبێ باشە ئەوەندێک کە تۆ لەجێ ئەو تەخویل بووی دوکان 24 کاتژمێری هەیە من بۆ خۆم مۆزەفی تەربی دوکانم لەنەو دوکانم بەدەقە ناکوژێتەوە باشە ینی تۆ ئەمەیەک بە کوردەکەی تێ بڵێ تێر ئاگای لە برسینی بەڵێ بە تەشیر وایە باشە کە دەژڵێی بۆ نمونە چ کراوە ئەو خێمە چ شتێکی بەخشیوە ئەوەی بەخشیوەکەوا ئێمە هەلا عقلی لە 5 ساعتەوە کردومانە بەدە سعات و داواکارشم لە هەموو خەڵکەکە نەیشکێنە تاکو زیاتریش دەبێت جادەبانەکەش با چاک بکرێ و داواکاری هەرە سەرچیمان هەرە سەرچیمان خستنەوەی بنگردا بە هەموو دام و دەستگاکانی بۆ سەرڕانێت چونکە بەڕاستی ئەمن بخۆم لەدایەتانەوێ بچنەوە سەر من بخۆم لە تەربیم مامۆستاکانی ئێرە تقریبا 30 مەکتەبە باشە مدیرەکانیان ڕۆژانە دێن مراجعات بە تەربیەی دوکان دەکەن داواکارێکیان هەیە داواکارەکە دێ بەرز کرێ بۆ سلێمانی لە سلێمانی بڕۆ بۆ وەزارەت لەو کەینوبەنیدا زۆری کتابەکان دەفەوتێت دەسووتێ زایدەن زۆ دوورە بەریدەکانیان کەم بۆ دێ زایدەن محکەمەیە دۆستێکە برادێکتە زایدەن زەراعەمان سەر بە سلێمانیا دەچێتەوە دێ بیگەی بچێەوە پیرەمەگرون ئەو ڕێگا قەرەسەر 2 ساڵانە گەنم تەسلیم بە حکومەت دەکەین بەو ڕێگا دوور و درێژ و ئیسعازەداها ئەڵڵا هاخیر هابگاتێ و هانەگاتەیە یعنی معاناتمان زۆرە هیوادارم مامۆستا محەممەد ینی پشگیر بێ بۆ لای قایم گلەیشمان هەیە بەڕاستی گلەیمان هەیە مامۆستا محەممەد تۆ دوێنێ چووی بۆ خەلەکان بەس جوابی گلەیەکەیەوە گلەیەکە وەڵڵاهی جوابدانەوەکەی هیچ مبەڕیرێک نییە باشە چووی تۆ یەک داواکاری ئێرە لەگە خۆن نەبردووە بە یەک کەسیش نەگوتووە کەوا دەچم بۆ لای کاکسیروان تەلەفۆنی بۆ تۆ کردووە ئایا هاتی بۆ لای ئەو خێمەی ئێمە شەو ڕۆژ تەعەدا دەکەم بە دەقە چۆن لەکراوە هاتووی بۆ ئێرە بڵێ کاکە خەڵچینە نوێنەرەکان گەنجینە پیا و ماقوڵان ڕیسپیاکان ئەوە دەسم بۆ خەلەکان کاکسیروان ینی پەیامی کاقوبات بێ بۆ ئەوانی دەبە ئێوە پەیامتان چییە بیبم بۆ ئەوێ نە کاکسیروان هێنا بۆ ئێرە نە ئێمەشت بۆ ئەوێ نە دواوەکاری ئێمەشدا بە کاکسیروان بیبە بۆ سلێمانی بەخێر بن و دەستان خۆش سپاس دوایتر جوابی بەرەوە مامۆستا کاک
مامەسا ئەمە لای جەنابە هەمووی ئەمەی کە باسمان کرد ئەمە لای هەمووی ئەمەی کە باسمان کرد ئەگەر بیگەڕێنینەوە بۆ دەسەڵات دەڵێن دۆخی دارایی دۆخی داراییە یا نەبوونی دارایی یاخود نەبوونی حکومەتە حکومت با ناڵین ئیدارە نەخێ لە کوردستانە کێشەی داراییمانێ هەرگیز ئەو کێشەی کە هەیە لە کوردستانە کێشەی ئیداریە هەر کاتێک کێشەی ئیداری ڕێکخرا کێشەی دارایش ڕێک دەخرێت بە بەرچاوی هەمومانەوە ئەگەر بڵێم ئەو داخوازێ ئەم بە ڕێزانە لیان لە دۆڵی خەلەکان و لە هەر شوێنێک بۆ جادەوبان یەکەمین جار ئەگەر بیکەن لە خزمەت خۆیاندا چکە تەنکەرەکانی خۆیان کە نازانین داهاتەکەی ئەچێ بۆ کوێ ئەچێت ئێمە زانین ینی حکوومەت با بڵێن دام دەستگا گشتەکانی فەرمی نازانە خەڵک زانێت کە دەچێتە باخەڵی شەخص و حیزب و ئیلا ئاخره یعنی ئەو داخوازەکە جبەجێ یەکەم جار خزمەتی خۆیان دەکات بەڵێ ئێمە گرفتی داراییمان نیە بێرشدا ئەڕوا هەندێک جا بڵێن نا کەمتر زیاتر ڕۆی تەنکرد کەمتر ینی لێرە هەرڕوا بەڵام زۆر ینی لێ مەگەر ئەزانی چۆنەگە لە پشتەرەوە بێت یان شارەزانە بێت یان سوتفە دەزانین بۆ ناتوانێت لێرەوە بڕۆکاکە گیان یەکەمیان ئەمە هینی چێ قەرەسەردا لۆفەکان یەکجار سەختە دووەمیان بەو دیوی کوێرەکانیدا بەڕاستی چاڵی وای تێدا شەڕەتفەنگی تێدا بکە بەکوێدا بڕۆوە یعنی ئەسڵەن قەمەرەیەک مرتاحنیە لە ڕۆشتنا نەک لە تڕێلێک بۆیە تەرچیان کردوانە بێرەشدا داات ئەسڵەن ئەم پردەی کە کراوە خەڵک زۆر سپاسگوزاری ئەمەی کە پێڵێن سەرۆکی حکوومەت ماسوور بارزانانی نییە لەبەر ئەوەی ئەڵێن بۆ بیرەنەوتەکانی کە دۆزراوەتەوە سەری قەپات کراوە بۆ ئەوان کراوە خەڵک دڵی بەم پردەش خۆش نییە هاتە ئیداری ڕاپەڕین جێگرەکەی هاتە ئیداری ڕاپەڕین چ بەڵێنێکی دا بە خەڵکی ئەم ناوچێ ینی بە شێوی گشتی تامان بەڵێن ئەمە 34 ساڵە بەڵێن هیچ درێغیان لە بەڵێن نەکردووە بەڵام ئەی کردار غایەوەی ئێمە خۆمان لە قسەوە ڕز بووین بەڕاستی لە گفتاوە ڕز بوون ینی کاتی کردارە تەنانە لە خۆشمان وەڕز بوون کە نیگەرانین بە قسە نیگەرانین بۆ ئێمە سەرەتا دەستم پێکرد بەو شێوازە کە بەڕاستی ئیتر بە ناچارمان نەکەن لە گفتارەوە ئێمە تکام وایە ئەم جارە تکاکەم دەرفەتیان لە پێشە ئەوان لە گفتارەوە ببن بەکردار لەو گفتەی خۆیان ئەیدەن ساڵانە لە 4 ساڵات جارە بە تایبەتی بیکەنە کردار خۆشیان سەربەر زەبن و ئەم میلەتە شەر ئەوەی دەوێت زیاتری ناوێت کاکە گیان بەڵام ئەگەر ئەوانەکەن ئێمە ناچارە بین لە گفتارەوە بگۆڕین بەکردار باشە دەستخۆش کاکشوان ناوچەکەتان ناوچێکی ساردە تا ڕادێک نەوتی پێویستان بۆ دابی نەکرێ بە نرخی گونجاو یاخود چی بەکارێنن بۆ بەڵە جا نرخی گونجاو بەرمیلێک نەوت بیز لتری کەمە دەیفرۆشن بە 4,000 مزایدەی چی بەسەر بنەوە دەکە تا ئێستاش نیوەی ئەم هەرێمە بەرمیلە نەوتەکەی وەرنەگرتووە ینی پێدانی ئەو نەوتەش مزایدە بەڵێ چۆن مزایدە یەک بەرمیل نەوت 180 لتری تێ دەکەن کە 180 لتر بە 4,000 دەیفرۆشنە خەڵک لە بازار دەیکڕم بە 130,000 20 لتر نەوتەکە 20,000 لەگەڵ 125,000 دەکە لە دوای 125,000ەکە بۆ 10,000 لی مەمنون نیم بانم دات بۆ خۆم هەم بۆ تعدا دەکەم کۆبوونەکەم نەبردووە نەوتەکەم وەرنەگرتو بەڵێ باشە پێویستان بە چەند بەرمیلە بێانی خەڵکیم بە پێی ماڵە من ئێستا من بۆ خۆم 2-3 خوێندکارم هەیە 3 ژووری دەوێت بە پێی خوێندکارە بە پێی ماڵەوە کاز نییە بڵە مەڵاو ماڵە بە 3 بەرمیلنەوت دابین دەبێت من بۆ خۆم یەکێکم لەوانەیە 5 بۆ 6 بەرمیلم بوێت لەوانەیە ماڵێک پیرەمێردێک و پیرە ژنێکی تێدا اقتصادی دەکات لە نەوتەکە لەوانەیە بەرمیلە نەوتی بەش باشە دەست خۆش کاک محەممەد ویستە ئەوە بڵێ باباسێک ئێمە بکەین کە کێشەی کوشتتوکاڵتان هەیە ناوچەکەتان ناوچەیەکە کە ناوچەی بەراوە ئاوی باشی تایە و دەشتی بەرفراوانی هەیە بۆ کوشتتوکاڵ لە ڕۆی کوشتتوکاڵەوە چیتان کردووە خۆتان وەکو جوتیاران و خەڵکی گوندەکان و حکوومەتیش چی بۆ کردوون و دەکرا باشتریش بکریانی بەڵە بێگومان ئەمە ڕاستی کاکەدیدار ئەمە بابەتی سنوورەکەمان فراوانە نامانەوە چۆنڵی لێرە بچینە سەر بابەتی کە ڕاستیەوەنە بۆ ئەمە گە بەگشتی باسی وەزی کوردستان بکەین پێم وابێ هەر هەموو کوردستان چۆنڵە بە هەمان ئازاری مۆ دەناڵێنێ بەڵاوی کە گرینگە لێرەدا بۆ من کێشە مەعاناتەکانی خۆمن ئەم جادە ئەگەر حاڵاتێکی تەواری وەنە بۆ بتەوێت لە دەربن چاچی هێتا دەگاتە نەعەکە تا لە گوندی هەنجیری تێدەپەڕێ ئەمنە پرسیارم کە ڕوبەڕوو مامۆستا بکەمەوان چکە مەسەلا هەر برادێکەوە هەڵ دەکەم کە هەڵدەستێ یعنی وەڵامی داتەوە کە داوان نەکروژول لێە بۆ داواناکە خەڵک لەبەرەوەی کە داواناکە دڵنیالەوەی یەکشن نییە ئەم جادە لە دەربەندەوە سەیریکە حتا دەگاتە مەسەر دەرچین لە هەنجیرێ پێکاتەکەی بەری مەرگەی چەند گەڵا بە قیلی دەوێ
مەبەستم یانی چەند گەڵا بەقیلی دەوێ چەند گەڵا بەنازم خۆتان مەبەستم یانی ئەو چاڵ و چۆڵانە پڕکەوە بە نۆژەنکردنەوەش رازین ئێوە نانا مەبەستم نانا هێندە حاڵاتی تەواریەوە نەبوو پێویستە بکرێ چەند گەڵابیشی دەوێ ئەتۆ نتوانانی چەند گەڵا بەقیلێک دابین کە بۆ جادی کە تا دەگاتی و نۆژەنیکەوە ئەم چۆن بۆ دایرەکەت بێم مەسەرە تکلیفی پرۆژێ بکەم باسی 100 میلیۆنە باشە ئەمە نامێ باسی گوندەکە خۆم بکەم بڕوات بێ لە ساڵی 2000 و وابزانم یازیان دوازەوە پرۆژێک بە بەهای 350 میلیۆن دینار کراوە لە گوندەکەمە پارەکە سەر بکرێ نەک پرۆژە نیە هەر ئەسنیش لە گۆڕ نییە ببوورە نامێ لە بابەتەکان دوورکەوینەوە بەری مەرگا ئەوەی کە زۆر گرنگە لێرەدا خستنەوەی ئیدارەمان بۆ سەر ڕاپەڕینە ئەمە لە بینی دوو بەرداشدا سوتاین بەڕاستی وەکو حەزم کردی سنووریی فراوانی جوگرافیما هەیە کە دەکرێت بەگەنم کە بوش پاوان لێرەوە نەبوو کە لەگە گوتیان ئەمڕۆ هاوینە تینی دنیا مەلێ ئاگر نەبێتەوانێ نە سلێمانی داریش ئەین ساریش ئاگرکوژەنەوەمان بۆ دابین دەکا نەڕانیە دەمەنداتەیە ڕاستی من نازانین ڕووی شوێ بکەین ئەی چۆن ئاگرەکانە کوژێنەوە بۆ خۆمان خەڵکی خۆبەخش لێرەکانی شوێ لیا یعنی چۆن لێرە حرسیاتمان گرتووە خەڵکی گوندەکان بڕات بە شێوی ئەوە حرسا داخۆ لە شو پرچکە ئاگرێک دەکەوێت فریا پێ بچی بیکوژێن تۆ گوێ لیا حکومەت ڕاستی چۆندەڵی بەری بووە لە هەموو بابەتەکان گوێ لیا ئەوەی کێ خەڵک دیکە داواکاریە بەڵێ ئەو داواکاریتان گەیاندووە بەڵە داوامان کردووە خەڵک داوای کردووە زۆر جار مەسەلە سارک دابین بکرێ بۆرەکانە ئەمن دە تۆ دەپرسم شارە زۆر سنوورێکە وەکو مەیە و لێرە بە پیت و بەرەکەتر نییە تعدا دەکەم بینی و لە هەر 1000 مترێک ساریش ئاگرکوژێنەوە ساوە لێوێ معقولی تێدا تۆ بە دەرێژای 10 کیلۆمتر شتێکن لە بێلەکەت بکوژێنەوە ئەو کار جگەلەوەی کاگەوە ئەوەی کە لێرە ئەمڕۆ بۆمە گرینگە ئەو ڕێگایە کە قیل دەکرێت ڕێگایکی زۆر خراپە دوکان بنگرت ئەوە گوێ لێە دووهەمیان چکگە مەسەلە ئەو قرارە جێبەجێ بوو قەرارمان هەیە لێرەکانە کاگەیدار چیە قەرارە قەراری ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە بەری مەرگا بە فعلی خراوەتەوە سەرڕانیە لە بیادی 24 لە قەڵازێ دانیشتێ کراوە لێ گوێ لێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە زۆرینەی دەنگی لەسەر دراوە کە چۆتەوە سەر قەزای ڕانیە باشە منیش لامە مامۆستا دەڵێ بڕیار درا بە پچڕاندنی هەردوو ناحی بنگرد و خدران لە سنووری خەزای دوکان ئەی ئەمە بۆ جێبەجێ نەکرا ئەمە بەڕێز عەبدولحەمید عەبدوڵڵا عەبدوڕەحمان سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین واژۆی کرد بەڵێ ئەوەش قەرارێک بۆچی نەکرانی مامۆستا ئاگاداریم بابەتی ببوورە تخواگەرم تەواوی کەم باش ببوورە ئەوەش قەرارێکەیە ئەنجومەنی وەزیرانە باشەوەش قەرارێکەیە دەڵێ پاڵپشت بە فەرمانی هەرێمی ژمارە 185 لە 15 یەکی 2015 وە ژمارە بە نووسراوی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ژمارە 1048 لە دەی چواری 2015 بڕیار درا بە پچڕاندنی هەردوو نەحەی بنگرد و خدران لە سنووری قەزای دوکان سەر بە پارێزگای سلێمانی بەبەستنەوەی بە قەزای ڕانیە ئیداری ڕاپەڕین بەپێی یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2009 ئەم فەرمانە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت ئەوەش ئیمزاکەیەتی باشە دەبا مامەسا جواباتەوە کە دەخلەکەم ماوە چکە بۆی بەخێرایی مامۆستا بەڵێ ئەمە کێشەی تەندروستی لێرە بنکەی تەندروستی مایە بە هەر 50 گوندەکە باشە 24 سعاتی بوو نەماوە 24 سعاتێک ئێستا تخوا هاوڵاتیەک ئەگەر لە گۆمەزەڵ دوو بشکە پێوەدا ڕێگاکەی لەوان دەپرسم لانی کەم سعاتێک زیاتر دەوێت باشە ئەگەر لە گۆمەزەڵ ئەو کەسە کە دێ لەوێەوە لێرە بنکەیش تەندروستی نەبێ هەتا دەگوازێتەوە بۆ سلێمانی یا بۆ ڕانیا پێدوانی گیان لە دەستدا هەبوو ڕووداویوە هەبوو بەڵێ کاکەشوان هەبوو بەڵێ چۆن بوو کاکشوان بەما باس وڵا قوربان لێرە لە پۆلی سەیم تەوەستە بوو بە شایدی ئەو کۆمەڵە خەڵکی دوو بشکە پێوەیدا حاڵەتی زۆر ئین بوو ئەو کاتە هەتا لێرەوە گانمانە ڕانێ لەوێ گیان لە دەستدا بەڵێ دەمێکە تقریبا لەوانێت 12 ساڵ 13 ساڵ ینی بەڕاستی ئەوە کارەساتە کە ینی بنکەیەکی تەندروستی وانە بێت هاوڵاتێکی ئەم دەڤەرە دوو بشکێ پێوەی بعد ینی بەبۆی نەبوونی نەخۆشخانە یاخۆ بنکەیەکی تەندروستی و دەرمانی ڕێزمەیە خۆ کاک دکتۆر فاروق لێرە بوو من بۆ خۆم پرسیارم لە خۆی کردتم بۆ خۆت گلەی لە خۆت ناکەی بینای خستەخانەکەت چۆنە کارمەندەکان چۆنن وەکو چاخانەیەک بەیانیان سعات هەشت دێن دەیکەنەوە نەخەفەری لێە بەس چای تیاخورێتەوە بەڵێ چای تێدا دەخۆنەوە سعات یازە دای دەخەن و خواحافیز خوانەکە تۆ منداڵەکەت سەری بێشێ پارچێک پارەستۆڵ یا دەرزێک حاڵەتی شتەواری بێ یا ڕانیە سلێمانی ئەگەر حاڵەت یاواز من بۆ خۆم بەسەر خۆم هاتۆ منداڵەکەم دووشکە پێوەیدا کاکساویر ڕەحمەتی خوای لێبێ بۆ خۆم لە ماڵم تا گاندی ڕانەی
وتم الله وفاتي يعني زۆر حاڵەتی واتانە بوو باش ئێمە وڵات مامۆستا بوورە بۆچی ینی ئەوەی کە ئیداری ینی ئەگەر دەتانێت بنگرت بە بڕیاری شێ لە 2015 واژۆ کراوە بڕیارەکەی گەیشت بە کوێکە بۆچی جێبەجێ ناکری ئەمانیانە بچنەوە سەر ئیداری ڕاپەڕی کارێکی بۆ کرا بەس بە کورتی ماوەزا بە کورتی بەنسبەت منەوە لەسەر ئیداری ڕاپەڕین بیا سلێمانی بێژ دە بابەتەکە ناگۆڕێ بەڵام ئەو قەرارە و بڕیارە لای من نییە من کە هاتمەێرە دوای هاتمێرە فترەیەک لێرە بووم مشتومڕی ئەو بابەتە هاتە گۆڕێ 2000 من لە ڕێی پارێزگاوە پەیوەندیان پێوەکردم من و کاک ساڵح کە بەڕێوەبەری ناحەی خدران بووە بە یەکەوە بانکشتی پارێزگایان کردین کە دکتۆر ئاسۆفەریدون پارێزگاری سلێمانی بووە بانجی کردین وتی ئەم بابەتە بووە بە جەدەلێک لەبەروی خەڵکێک هەیە دەوێت لەسەر بێ خەڵکەکەی دەوێت لەسەر ئەولابێ وتم ئێوە بڕیارتان بەچە وتی ئێمە پێما وایە دوای گفتوگۆمان کردووە ئێمە ڕاپرسێ بکەن لەبەری خەڵکدا فۆرمێکتان پێ دەدەین بڕۆن ڕاپرسی لە نێوان خەڵکەکەدا بکەن زۆرینە لەگەڵ چرا یەک بوو ئێمە ئەوە جێبەجێ دەکەین ینی خەڵکەکە خۆیان لەگەڵەوانە بوون ببوو جا پێ دەڵم هاتوین فۆرمیان داینەیە ئەو فۆرمە دیارە پڕکراوەتەوە لایەن هەموو سەر و خێزانەکانەوە ئەگەر ببووری بەس بە کورتی پرسیاری لێ دەکەم ئەو لیژنەی کەوا پارێزگا داوێتە بەڕێز مامۆستا محەممەد چیە بووە گەڕاوە بەسەر گوندەکاندا جاخۆ بنگیر بە هەموو گوندەکانی و بخرێتە سەر ڕانەیە خود دوکان وەزایدان ئەو لیژنەیە بوو مامۆستا کاکە لیژنیان نەداوەتە من فۆرمیان داوە فۆرمەکە چی ژێراوێتی فۆرمەکە بەڵێ فۆرمەکەمە لە فۆرمەکە لە ڕێکیەوە بتخوا فۆرمەکە لە ڕێی ئاسایش لە ڕێی ئاسایش و مختارەکانەوە چۆنیان فۆرمتان وەرگرتووە بەڕێزا بەڵێ فۆرەکەمان وەرگرتو بەڵام ئەمە تاسەر پێمان وایە فۆرم دەبێت لەلایەن کەسی بێلایەنەوە بێ نابێ ئاسایش فۆرم ژێرە بەسەر ناحێک بەسەر گوندەکاندا باشە فۆرمیان جێراوە لەسەر خەڵکەکەمان پێیان گوتووە کارەبای 24 ساعتی دەبێت لەسەر دوکان ئەگە بچێ سەر ڕانە کارمان نابێت ئەو کاربای 24 ساعتەکەتەکەەوە ئێمە 4 ڕۆژە بوو لەسەر خەتین خدرانیش خەلەکانیش 10 ڕۆژە بوو لەسەر خەتا کەوا بە شەو ڕۆژ ئەوە کاربای 24 ساعتەکەمانەکەەوە سەر بە دوکان زۆر باشە ئێمە دەست خۆش بوو بربایەکی دیکە قسە بکە مۆلیدەتان هەیە مۆلیدەی ئەهلی باشە مایکەکەم لێ بگرە مۆلیدەی ئەهلیتان نییە ئەیکە دوای کارەبا بڕانەوەی کارەبای نیشتیمانیە کوژێتەوە چیەکەن خەڵکی ناوچەکە ئەوەی پارە و هەبێ شتێک شێ بێت تاقە شەمسیدان ئەو دەناوەی کە دەبێت دانیشێ بە فانۆزیان بە ینی سەربانی خۆتان کردووە بە بەرهەمێنانی وزە و کارەبا بۆ خۆتان زۆربەی ماڵەکان وایە باش ئەی یەک داواکاری کە لەگە محەممەدی بە 50 گوندی یەک ساعی لێ فساڵەویش لەوانە زیاتر لە 10 چوین بەڵێ زیاتر لە 10 چوین بۆ لای مامۆستای ئەمە جارێکلان 2000 چوبم ئەوانی گەنجەکانی کە ساعی 11 بۆ لێ نییە هەموو نعیەکانی ئێرە بۆ لێتی بۆ ێرلێن باشە ئەو هەموو لاعیبە باشە و نادیمانەیە و بەشتی گوند و ناحێ و قەزاکان وایە کە یاریزانی زۆر باشی تیاپەر زۆر باش یاریزانی زۆر باشتان هەیە تیپی باشتان هەیە زۆر باش ئەم پرسیارەمان ئاراستەی بەڕێز وەزیری وەرزش و لاوان و بەڕێوەبەری گشتی وەرزشی هەرێمەکە لە 57 گوند و یەک ناحیە یەک یاریگایەکیان نییە لە خۆڵە یاریەکەن یەک یاری ساڵ بەڵێ یەک ساڵتانێ یاریمانی خۆڵشمانی بڵێ دەست خۆش لە کۆتاییدا مامۆستا تاکەی پشتگیری لە خەڵکەکەی خۆتەکەی و تاکەی ینی هەنگاوی دیکە چی ئەنی بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکان بە چارەسەر کرێت دەست خۆش بێ من تا لێرە بم لەگەڵ هەموو داواڕاوەکانی خەڵکم و لێرەشەوە پێیان ڕدەگەنم سوپاسیان دەکەم با ئەنجومەنێکی هاوبەش لە هەموو گوندەکان پێک بێنن با پاڵپشتی من بکەن بۆ داواکاریەکان خۆیان لەگەڵم بێن بۆ ئەو شوێنانەی کە پێویستە ئەگەر وەزارەتە ئەگەر ئەنجومەنی وەزیرانە ئەگەر پارێزگای ئەگەر قایمقامێتە بەڵام من دەمەوێت لێرە تەوزیحێکی بچووک بدەم ئەگەر ئەو خەڵکە پێی وایە مدیری ناحێ و قایمقام هەموو شتێکە و قاسەی ئەم وڵاتە لەبەردەستی ئەودایە و بەڵام ئەو کەم تەرخەمە لە ئیشەکانی ئەوامە دەمەوێت لێرە بیگەنم وانە وەکوتم ئێمە وەسیتن لە نێوان خەڵک و حکوومەتدا ئەوەی لەسەرمانە داخوازیەکانی خەڵک بە حکوومەت بگەێنێ باشە 2000 دەمەوێت ڕوونکردنەوە لەسەر ئەوەش بدەم هەمویان باش دەزانن دیارە من لە کاتێکدا هاتوومە بنگرد کە مباشەرەم کردو لەو بنگردا حکوومەت ئێرەم لە قەیرانی داراییدا بووە باشە من نامەوێت بمبورە دەمێت بۆ خەڵکە چۆن بژی چۆن ژیان بکات دەست خۆش تەواوە قسەکەی من ئەوەیە پێشەوەی من پێمەێرە لە ساڵی 92 کە ئێرە کراوە بە ناحیا من ڕێزم بۆ هەمویان هەیە هاوپیشەی منن بەڵام 6 بەڕێوەبەری ناحی لێ بووە باشە لە قۆناغێدا کەم بەڕێوەبەری ناحێ بووم پارە بە ئەندازەیەک ببوورن زۆر بووە تەنانەت پیان گوتوین وەرە پارەتان ماوە بیکەن بە پرۆژەیەکی تازە
لەو فترەیەدا یعنی من سەرم سوورماوەلەوە بە درێژای ئەو ماوەیە پێشەوەی من بێمەێرە ئەو 20 ساڵە بۆچی لێرە کۆمەڵک شتێن نەکراوە ینی بە نمونە فەرمانگەی ئاگرکوژێن و هەر فەرمانگەی نییە ئێرە نەک ئاگرکوژێنەوەی نییە یەک دوو دەمەوێت لێرە پیان ڕابگەێنم چکە زۆر باسی و بابەتەکرا لە سەدا هزار لەگەڵ ئەو مەوزوعم 15 بۆ 20 کەسیان لەگەڵم بوون کە لێرە ئێمە وەکو حیزب حکوومەت ساڵی 2010 بووە لە دوکان ئەگەر لێرە شاهدین بۆ بدەن لەگەڵ خودی کاقوبان باسیەوەم کردووە باشە ئێستا ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانمان هەیە بۆ کڕینی حریق بۆ ناحەی بنگرت بام تا ئێستا وەزارەتی دارایی پارەی تەرخان نەکردووە بۆ ئەوەی لێژنەی بۆ دابنێ دەست خۆش بێ تخوا لەسەر یەک بابەت حەزم لێ بوو باس یەک دقە بۆ کە باس لە تەندروستی دەکەن دەڵێ 57 گوند یەک بنکەی تەندروستی هەیە وان یەکاکە ئێمە مەڵبەندێکمان هەیە لەگەڵ 5 بنکەی تەندروستی کە دەڵێ بینایەکەی خراپە هەموو نووسراوەکانم ماوە چوومە یاریگان بۆ چیەکە تۆپم نەبێ مامۆستا آخر مەبەستم بنکەی تەندروستیم بۆ چیەکە دەرمانی تیا ئەخە دەرمانی تیا کاکە ئێستا لەگەڵم بۆ ئێستا ئەگەر دەرمانی تیان نەبوو پێم گوتی ئێستا استخارە لە وەزیفەکەم دەدەم چۆن دەرمانی بەڵ عەفو بکەن بیناکەی خراپە چوومە قایم خامێت چوومە پارێزگا چوومە لای بەڕێوەبەری گشتی خوان زۆربیان لێرە بوون مدیر عام هێناوە بینایەکەم پیشان داوە چوم سەردانی وەزیری تەندروستیشم کردووە مەگەر چی کە من بیکەم دەستەکانە خۆش بێ کاگا سۆگەر شتێکن ما بێ لە کۆتاییە من تەنیا سپاسیان دەکەمەوە لەمەوەدا هیوادارم چیتر گەنجەکان نەبنە قوربانی ئەم مرۆڤ جوان و جوامێر و بەتەمانانە خاوەنی هەڵوێز بن و هەر ڕنگ و دەنگێکن هەر حیزبێکن ئاسایی و سەرسەرمان ئێتر پێویستە ئەندامانی حیزب خۆیان بێنە سەر دەنگ لەسەر مافی خۆیان دەست خۆش کاک شوان قسەی کۆتاییت بە کورتی وڵایی خوا بە خێر بێن سەرسەر و سەرچاو عەزێتان کێشاوە داوای لێبوونتان لێ دەکەین ئەوەی کە داواکارین داواکاریەکەمان ئەوەیە حکومت لەو خەوەی بە خەبەر بێ بەدەم هاوڵاتیەکانی خۆیەوە معاناتی خەڵک جێبەجێ خەوتووە حکومت پێم وایە ئێستاژ وەکو ڤایلۆمێک خواردوویەتی خەبەری نابێت باشە کاک محەممەد لە کۆتاییدا بە کورتی کاکەی بەردەوامە بن لێرە لە ژێر خێمەی پیرۆزاوکە خۆت باسە کرد کاک دار ئەمە بەردەوام دەبین لێرەکانە لێرە لە ڕێگەی کەناڵەکەتانەوە هەرچەندە سوپاسی هەموو خەڵکی ئێرە دەکەین هەر کەس ئەماکە لێرەکانی لێرەکان چۆنڵی کەسێکی لێرە بۆ داواکاری ئەو خەڵکی لێرەکانە داوا دەکەم لە ڕێی کەناڵەکەتانەوە لە دانیشتوانی سنووری عیەکەمان جوێ لێ دوور و نزیک هەمومان ڕۆژانە عزورمان هەبی لێرەکانە فشارەکانمان بەقەوەتر بن ئەمە وەکو گروپی کە لێرەکان دووسکاوە لە گەنجەکان لێرەکانی جوێ لێە بۆ ئەم ڕۆکانە بۆ شێوەیە بەڵام دڵنیا بە ئەمە مەسەرە چۆندەڵی لایانی پیوەندار و سەڵات ئاگدار دەکەینەوە جوێ لێە لە ڕۆژانی ئایندە بەرنامەی کەمان هەیە پلانی کەمان هەیە جوێ لێە پلانەکانمە بەپی خواست و داواکاریەکانی ما لەگەڵ وەڵامدانەوەی حکومت بۆ ئێمەیە ئەگەر نادەمان بێ داواکاری سەریشیمە ڕاستی ئەوەیە ئەمە زۆرڵی بۆی جارش کە واسە بێ بەڵێ سپاس مامۆستاییان کاتمان نەماوە سانیەیەک قسە لەسەرەوە کرا من لێرەم چم کردووە من نەهاتم ڕیکرام بۆ خۆم بکەم ئەوەش هەموو ئەو پرۆژەوی شانەیەکە و فترەی من لێرە بووم چێ دێ بزانێت چێ من ڕۆژی یەکشەمە چاوەڕێی دەکەم و لە خزمەتی دامبابێ و پرۆژانەی پێ زۆر سپاس بۆ بەڕێزان محەممەد ئەبدوڕەحمان بەڕێوەبەری ناحیەی بنگر بەڕێز ئاسۆکۆساری چالاکوان بەڕێز کاک شوان ئیسماعیل کەسایەتی ناوچەکە و کاک محەممەد قادر نوێنەری خۆپیشاندەران بەو هیوایی کە حکومەت و دەسەڵات و لایانی پەیوەندیدار بێن بەدەم خەڵکی ناوچەکە داواکارەکانیان بۆ جێبەجێ بکەن و زوومیش وەکو ئەوەی کە دەنگ و ڕەنگی خەڵکە و بەردەوام مایکی لە ناو خەڵکدایە لە هەر شوێنێک لە هەر ناوچەیەک لە هەر کوچە و کۆڵانێک دەنگی خەڵک هەبێ زووم بە دڵنیاییەوە بە ئامانجی چارەسەر دەنگ و ڕەنگی هاوڵاتیان دەگەیەنێت سەلامەت